وتەیەک بە بۆنەی 12 ژوئان ڕۆژی جیهانی قەدەغەکردنی کاری منداڵان. ڕۆژی 12 ژوئان بەرابەر لەگەڵ 22 جۆزەردان ڕۆژی جیهانی قەدەغەکردنی کاری منداڵانە. ئەم ڕۆژە ساڵی 2002 لەلایەن ڕێکخراوی جیهانی کارەوە ناسێندرا. سەبارەت بە ڕێژەی منداڵانی کار لە جیهاندا هیچ کات ئامارێکی دروست بوونی نەبووە لەبەر ئەوەی دەوڵەتەکان بە تایبەت لە وڵاتە سەرمایەداریە دواکەوتووەکان حازر نین ئاماری ڕاستەقینە لەو بابەتەوە بخەنەڕۆ. بە گوێرەی ناوەندە جۆراوجۆرەکان ڕێژەی منداڵانی کار لە جیهاندا ئەوانەی کە تەمەنیان لە نێوان 5 تا 15 ساڵدایە بە 160 بۆ 240 ملیۆن منداڵ دەخەمڵێندرێن. لە ئێرانیش ئامارە دەوڵەتیەکان باس لە نزیکەی 3 ملیۆن منداڵی کار دەکەن، بەڵام بەپێی ئامارە ناڕەسمیەکان ئەم ڕێژەیە دەگاتە 8 ملیۆن منداڵ. واقعیەت ئەوەیە کە تەنانەت کەمتریش لەو ڕێژەیە نەنگێکی ترە بە ناو چاوانی نظامی سەرمایەداری و برینێکی بە ئازارە بە سەرویژدانی مرۆڤایەتی پێشکەوتووەوە. هێزی کاری منداڵ هەرزانە. منداڵی کار توانایی دیفاع لە مافی خۆی نییە، هەر بەم هۆیەوە گوێڕایاڵ و کەم تەوەقعن. ئەم منداڵانە بە شێوەیەکی بەربڵاو لە شوێنە نائەمنەکاندا کاریان پێدەکرێ و بە شێوەیەکی ڕێژەیی زۆرترین ڕووداوەکانی کار تەحموڵ دەکەن و لەو ڕۆوە کە تێچووی بەرهەمهێنان کەم دەکەنەوە هێزێکی کاری گونجاون بۆ سەرمایەدارە چاوچنۆکەکان. کاری منداڵان لە ئێران هەرڕۆژە و لایەن و شێوازی جۆراوجۆر لەخۆ دەگرێت بەهۆی هەژاری لە ڕادەبەدەر و پەرەسەندنی زیانە کۆمەڵایەتیەکان. ڕێژەی منداڵانی ناو کارگاچکۆلەکان و سەر لێ شێواوی سەرشقامەکان بۆ بەدەستهێنانی داهاتێکی کەم تا ئاستێکی بەرچاو پەرەیسەندووە. ڕژیمی ئێران بە دیاریکردنی حەقدەستی 5 هێندەی ژێری هێڵی هەژاری بەکردەوە دایک و باوکەکان ناچار دەکەن بۆ دابینکردنی لانی کەمی پێداویستیەکانی ژیان منداڵەکانی خۆیان ڕەوانەی بازاڕی کار بکەن. ڕژیم بەکردەوە بە خاوەنکارەکان ئیمکانی ئەوە دەدات کە هەرچەند منداڵێکیان پێویست بێت دابمەزرێن و لە هەر ئاستێکدا کە بیان هەوێت بیان چەوسێننەوە. بەپێی یاسای کاری کۆماری ئیسلامی ئەو کارگاچکۆلانەی کە کەمتر لە 10 کرێکاریان هەیە هیچ لێپرسینەوەیەکی یاسایی نانگرێتەوە و بەکردەوە هیچ چاوەدێریەک ناکرێن. ئەم ناوەندانە پڕن لەو منداڵانەی کار کە بە شێوەیەکی زۆر وەحشیانە دەچەوسێنرێنەوە. لەم کارگایانەدا منداڵان ناچار دەکرێن ئەو کارانە بکەن کە کرێکاری بە ساڵاچوو دەیکات. لەم ناوەندانەی کاردا منداڵان ناچار دەکرێن کە لە ئاست ئەو هەلو مەرجەی کە بە سەریاندا دەسەپێت بێدەنگ و گوێڕایاڵ بن. منداڵانی ئەفغانستانی لەم بابەتەوە لە بارودۆخێکی گەلێک دژوارتردان. ئەوان نەتەنیا وەکو منداڵی کار دەشەوسێنەوە و ستەمیان لێ دەکرێ، بەڵکو وەک ئەفغانستانیش دەکەونە بەرستەم و هەڵاواردنی خاوەن کارە شوێنیستەکان. زۆربەی هەرە زۆری ئەو منداڵانە کە لە تەمەنی 5 بۆ 15 ساڵدان منداڵی ئەو بنەماڵە کرێکار و زەحمەت کێشانن کە بەهۆی هەژاری و بێکاری دایک و باوکەکانیانەوە بە مەبەستی یارمەتی بە بژێوی خۆیان و بنەماڵەکانیان ناچار دەبن لە بری چوون بۆ مەدرسە و سەرقاڵبوون بە فێربوون و بارهاتن و بەهرەمەندبوون لە هەلو مەرجێکی گونجاو بۆ گەشە و بەرەو پێشچوونی خۆیان کە مافێکی سروشتی هەر منداڵێکە مل بدەن بە کاری دژوار و تاقەت پڕۆکێن و نەمامی تەمەنیان لە ژێر باری کار و ڕەنجدا سیس و ژاکاو بێت. ئەوان ناچارن شەو ڕۆژ لە کارگاکانی فەڕشتنین، کارگاچکۆلەکان، مەیدان و شقامەکانی شار، خەریکی کۆڵ هەڵگرتن، خاوێنکردنەوەی شوشەی ماشێنەکان، فرۆشتنی سیگار، دەسماڵ کاغەزی و بنێشت و هیتر بن بۆ ئەوەی داهاتێک بەدەستبێنن کە بتوانن سکی برسی خۆیان تێر بکەن و یان لە ناو زبڵەکاندا بە دوای خۆراکدا بگەڕێن. کۆماری ئیسلامی بەڕواڵەت پەسەندکراوە نێونەتەوەیەکانی سەبارەت بە قەدەغەکردنی کاری منداڵ واژۆ کردووە، بەڵام قبولکردن و واژۆکردنی ئەم یاسایانە بۆ ڕژیمی ئێران تەنیا مانای فۆرماڵ و نمایشی هەیە و بەکردەوە بەڕێویان نابات و هیچ گرنگیەکیش بەو ڕەخنانەی کە لەلایەن ناوەندە جیهانیەکانەوە لی دەگیرێت نادات.
لەم ڕۆوە بۆ دابینکردنی مافی منداڵانی کار. ئەم قوربانیانەی دەستی نظامی سەرمایه‌داری پێویستە ڕێگایەکی تر بگیرێتە بەر. ئەم ڕێگایش هیچ شتێک نییە جگە لە دەستخستنە ناو دەستی یەکتر و خەباتکردن لە دژی ئەو ڕژیم و یاسا و ڕێسا چەوسێنەرانە و زاڵمانەی کە منداڵانی بێدیفاعی ئەم کۆمەڵگایە بەم چەشنە بێبەزەیانە دەخاتە ژێر باری کاری تاقەت پڕۆکێن و لە مافی سەرەتایی و ئینسانی خۆیان بێبەشیان دەکات.